هونەرمەند مامۆستا قادر بەردان لە ساڵی 1938 لە شاری کەرکووک لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و ناوەندی هەر لە کەرکووکەوە. فێربوون بە کلارنێت و عەقیدە بە کەمان و مامۆستا سەلاح بە ئۆکۆردیۆن. کەوتینە ئاهەنگ شتەکانش تازە شۆڕش بوو. زۆر سپاس بۆم دەرفەتە دیارە من پێم خۆشە باس لەوە بکەین کە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک هەڵساوە بە سازدانی هەفتەیەکی ڕۆشنبیری هونەر. ئێمەش وەکو تیپی مۆسیقای کەرکووک پێمان باش بوو بە دوو پرۆژە بەشدار بین لەم هەفتەیەدا. پرۆژەیەکیان ئەمەیە کە ئێستا ئێمە لێرە ئامادە بووین سازدانی کۆڕێکە بۆ ساڵیادی مامۆستا قادر مەردان کە مامۆستایەکی کەرکووشی بووە مۆزیسیانێکی کەرکووشی بووە. ئێمەش وەکو وەفایەک حەزمان کردن ساڵیادەی بۆ ئەنجام دەین. پرۆژەی دووەمیشمان بریتێ لە کۆنسێرتێک کە ئەنجامی دەدەین بۆ کۆمەڵێک هونەرمەندی کەرکووک بۆ سەرجەم نەتەوەکان.